حەز دەکەم ئەگەر پارێکی زۆرمە بیت دوسێ پرۆژەم لەمێشتێ یەک مزگەفتێکی زۆر گەورە بە ناوی بام دروستکەم، دوو خەستەخانەی زۆر گەورە دروستکەم خێرخوازی بە سعرێکی زۆر ڕەمزی یان هەر بەلاش ئەگەر بتوانم بەڕاستی ینی تەمەنا دەکەم ئەوەندە ئیمکانێتم بتوانم خەستەخانەی زۆر گەورە دروستکەم خزمەتی خەڵک بکەم. ئەوە دوو پرۆژەی زۆر گەورەی لەکنە من و بەشێکی زۆریش لە پارەکەی تەخسیس بکەم لە بۆ ئەو مندانانی کە بابیان لەمایە لەو ریشەکەی خوازانەی خۆتان هەوڵتان داوە. بەڵێ ئەوە حیتمانە بەردەوام ینی مندار لە ئیبتیداییەوە ڕا هەتا خیندنتەوە کە حەز دەکەم تەبەنی بکەم. ئەمن حەز دەکەم بزانی کە لە پەرلەمانی بووم مجموعە قوتابی مانگانە پارەم معاشم لۆ بڕی بوونەوە دەمدانێ هەتا کولیەشیان لە دەخلی خۆت لە دەخلی خۆم و 20 عائلەی هێتیمیش لە دەخلی خۆم بڕی بوومەوە لەکەن حاجی کاروانی مانگانە پارەم دەدانێ لەکەن حاجی دادانە حازنی وەکو معاش دەیدان لە هەزار یارمەتی دەدەم. بەڵام لۆم باس کردی ینی ڕاد بەکەم ئێستا 3,700,000 ینی پێدەژیم، بەڵام ئەوە نییە برم کە بتوانم ئیشی باش کۆم مندارم گەورەیە و لە خیندنەوە شتی دەوێت منتیقەکەشتا ناوانێ مەسوولەتی ئەوەش دەهەیە ڕاستە. دەست خۆش بی زۆر سپاس بەڕێز.